سەڵاتانە بێ بەڕێزان بێگومان ئەم ڕۆژ بابەتێکی گەرمی ڕۆژەفمان هەیە بابەتی مەباسیەوەکە فرۆتنی نەوتی هەرێمچی دەستکەوتێکی بۆ کورد لێ دەکەوێتەوە بێگومان ئەمڕۆ سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان نێچیروان بارزانی لە پەرلەمانی کوردستان بوو لەوێ وتەیەک پێشکەش کرد وەکو لە میدیەکان وتەکەی بەڵاو کراوەوە نێچیروان بارزانی باسەوە کرد کە ئەمە لە گرنگترین ئەو پەیوانانە ئەنکۆ کە لە چارچۆی وتەکی پێشکەشکرا ئەڵێ هەرێم لە پرسی نەودا ناگەڕێتەوە دوا و چووک بۆ بەغدا دانانە ئەڵێ بۆ دابینکردنی موچە کێشەمان زۆرە ئەڵێ بەغدا 6 تریلیۆن دینار قەرزداری هەرێمە ئەڵێ تا کۆتای ئەمساڵ 450,000 بەرمیلی نەوت هەناردە دەکەین هەروەها ئەڵێ ئامادە گوت و بێژین لەگەڵ بەغدا ئەشڵێ ئەو بودجەی لە بەغدا بۆ ئێمە دێ بۆ هەرێمی کوردستان لە سەدا 70 بەلکو لە سەدا ده بارزان بابەتی ئێمە لەسەر ئەوەیە فرۆتنی نەوتی هەرێمی کوردستان لە ئێستادا تا چەند بەرژەوەندی باڵەکانی خەڵکی کوردستان لە یەکەوێتەوە دێنێ راپۆرتێکی شیکاریمان هەبوو لە نارتی باسیەوە کە نەفتی هەرێمی کوردستان وەکو لە ئاژانسەکان بێگومان وەرگیرا بوو بەشی ساڵێک و نێوی دابینکردنی تاقاکە بۆ هەموو دنیا بۆ چەندین ملیار کەس بەشی ساڵ و نیوێک کە لێرە هەرێمی کوردستان 5 ملیۆن کەسە کەم تا زۆر لامان کەداڵێ بەشی 200 ساڵی پڕکردنەوەی پێداویستەکانی وڵاتێک کە سەرچاوی وزەی زۆر زەعیفیەوەکی تورکایە کە 80 ملیۆنە 90 ملیۆنە نازانم چییە ئەی ئەگەر ئەم نەفتە فعلەن پرسەکە پرس بە نیشتیمانی کراو بێ پرسی نەفت شەفاف بێ لە پێناو ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان و لە پێناو گەشە پێدانی ئەم هەرێمە سەرف بکرێ پێتان وایە ئەمە تا چەند ئەم هەرێمە گەشە پێدا بە تایبەتی لە ئێستادا کە سەرۆکی حکوومەت ئەڵێ تا کۆتایی ئەم ساڵە واتی 6 مانگی تر 450 بەرمیلی تر ڕەوانە ئەکەین بۆ بازارەکانی جیهان بۆ فرۆشتنی کە بێگومان پێشتر 1 ملیۆن بەرمیلی نەفتی هەرێمی کوردستان فرۆشراوە پارەکەشی لە هەنگ بانقە لە تورکیا بەرحاڵ بەڕێزان فرۆتنە نەفتە هەرێمێک چ دەستکەفتی بۆ هێن خەڵکی کوردستان هەیە دنهادا نەفتە هەرێمە کوردستان یەکیش پرسین گەرمە دنهایە جیهانێدا هەر وڵاتێک بشێت تاقێ تایبەتی مەسەلێن نەفتەی ڤان بۆ بازارên جیهانی بشینە ئیتراف وڵاتە تەمام شبەرکۆنەها معادلاتی سیاسی بەرژەوەندیên سیاسی بەرژەوەندیên ستراتیجی پاراستنا بەرژەوەندیên سیاسیên ستراتیجی سەر یەک ئەساسە هەر وڵاتێک اقتصادێکی بقوتە بە مەسادرên تاقێن قوتە بە ئەف وڵاتە دەبیتە جێ ئێعتیبارێ سەر مستوای دنیای خڕێ کوردستان وڵاتێکی دەوڵەمەندە مەسەلێن نەفتەدا راپۆرتێکی شیکاری مەینە خارێ دوی شەف ئەس بۆرەمە دیتکە ئەف هەرێمە ئەم تێدا دژین دکارە بەشێ ساڵ و نیڤەکە نەفتێ تاقێ بۆ هەموو دنیایە بەڕێزان دابین بکە کەواتە 5 ملیۆن کەس دشێن ساڵ و نیڤەکە ملیارەها چەندین ملیار مرۆڤە دنیایدا تاقێ بۆ دابینکەن 200 ساڵین وڵاتی تورکیا ئەف وەزانوها ئەف نەفتە نوها هەرێمێ بۆ تێدا دابینکردن طبعا لە گۆر vê datayî gelek nefteka zorê li Herêma Kurdistanê di nahajî da borîçekirina nav diçe li bazarên cîhanê beriyaşandekê 1 milyon bermîlê neftê hatine firotin serokê hikûmetî jî dibêje li dawiyeyê sal heya dawiyeyê sal 450,000 bermîlê din dibiçe bêguman li salên bêhêt bêjî pitir dibiçe gelo di vî çarçovî de hînin xelkê Kurdistanê ku ev bêguman risqê we ye ev dahatê giştiye ev samanê giştiye samanê giştî jî yek bi yekê takê xudan ruhê vê herêmê da jî hemî netewe hemî temen û bi hemî tebeqata ve yê wan e beşê wan e gelo di niha da eger ev çahatê tevkarîna heya çandê ve dikare pêdawîskên vê herêmê pir bike û geşê pê bide xizmeta serincê me dama bilê aram li hewlêr e كاكا باش سەر چاوم کاکەرە باشي لا سلامتي كاكا والله يبرينا نسبار البوشي شينوتي يعني كمش دبي ما خما نقلاي كينو لقى بغدا بله دبي لقى بغدا انا خما مدينه شارسلك او كاتب قال يقلاي بينو او كاتاكي ما يكفش شيء لو خما خد زاني واتسندهين ما جما او شيء كنا خما هنا ما سوى شارسلك كوبتاني او شينوتي لقى بغدا شارسلك لو ما بتاني عندنا وكره كان ديك يعني قصو زراني بتصير ليش ما تاكل صاحب مشكله ما انا عليك كاكا يعني يقولوا بس كده هم يدين أوجه شيء كوستان ترسكين وقيران دارا بس أبو قيران دارا وعلى شيء مثلا تبارش ذات الرواد أو تدين بروجرا وسا أو تدين يعني تشني خالو برا وسا أو تدين تشني جوات وسا يعني هزار هاش تدا كوستان تنها مشكلة هي ولا بعمل كل شيء بعدين أوجه شو قصة مشكلة خمان ترسكين أو زاوية أو كده أما كمش مشكلة ما لا خمان هي كبرياري يعني تعاونوا ثيرين راسنا وتشباش أرواح يعني لو تشكل درجة يقدر يعني أفضل أو يعني
بەڵێ ڕێبەر دووەکێت گەرمە کاک ڕێبەر ئەلۆ ئێوار باش کاکار باشتر بووتە دەستخۆشی بۆ تاوارێتە تۆ ڕۆژنەمان سەگەی زۆرێ زیرەکی ڕاستی gelek spas xizmet dame keremke دەستخۆشی بۆ جاناوێ کاگنیچیوان بارزانانی بەڕاستی ئەڤڕۆ ڕوونکردنەکە هەرە گەرەنگدا خەڵکی هەرێما کوردستانی نێجیروان بارزانانی ساڵمان کو هەرگاوە پارلەمانی کوردستانی vێدێ ئامادە بیت چونکە هێندێکوان باسە تاسەوت کرد جاناوی کاگنیچیوان ڕۆژە چوارشەمی بیت لە پارلەمانی ئامادە نەبیت بەڵێ کاگنیچیوان بۆ خەڵکی دوپات کرد گاوە پارلەمانی vێدێ پارلەمانی ئامادە بیدن ئەڤەجی جێ دەستخۆشەمەیە کاگنیچیوان بارزانانی پێگیری یاسایەت کرد ئەب خود بێژیت یاسا سەروەرە بەڕاستی ئەم دەستخۆشیت چاوێتە ماچکە کاگنیچیوان تو یاسا سەروەر کەی و هەنگن بەڕاستی یاسا سەروەرە کوردستانی کو دەوڵەت سەری کاگنیچیوان بارزانانی بەڕاستی دەم ئەوڕۆ پارلەمانی ئامادە بووی بوومە ڕوونکردنەکە هەرە گرنگدا ومە پاڵپشتوینە بۆ گەنگەشی گەلبەغدا بکە هیویدارم خەڵکی هەرێما کوردستانیجی خۆراگر بکات هەتا کاگنیچیوان بشێت مافێدمەل بەغدا دەست ببینیتن و دووبارە سڵاو و چاوێتە ماچی کەم کاکات و گەلێکی باشی زۆر gelek spas بووتە لە هەولێرەوە سەر چاوم وڵای کاکە کار بێگومان هەمومان پێمان خۆشانەوەتەکە بفرۆشێ چی هەیە پێیان خۆش بێنەوە بفرۆشێ و داهاتی وڵاتەکە دەژێ دەست خۆت بەڵام من بە مەترسێکی زۆر پڕ مەترسی خەتەریشی دەزانم بۆ ئەم ژروفەی ئێستا لەبەر دووشەی هۆکار یەکێک لە هۆکارانە نەوتەکە دەستێ ژێردەستی وڵاتێک کە گەورەترین دوژمنی گەلی کوردستانە 20 میلیۆن کوردی خۆی ئەقراش پێناکە بزانە چی پێ دەکە ئەمە یەک دوو من لەمە دەترسێ مەمە فێڵێک بێ تورکیا وەکو چۆن ساڵی 74 بە فێڵ و شۆڕش ئەیلولیان تواندەوە و بەماشەوە ئێستا تا لەگەڵ مالیکی و عێراق ئێمە دەکەوینە کێشە و کاتا بە کەیفی خۆی ئەگەر حەزت لێ بێت لە $100 داتی بەخێهی بخۆ دەگێرێتەوە ئەگەر نادەیگرێتەوە ئەمە یەک ئەمە دووەرەسەیەمیان کاکە هەکار من بەو شێوەیە کە ئێستا داهاتی گومرگ داهاتی وڵاتی دیکە هەموو داهاتەکانی دیکە ناشەفافە کە نادیارە من بە مەترسێکی یەکجار زۆر گەورەی زانم کە دیکتاتۆر بەرهەم دێنێ ئەم نەوتە یعنی بەڕاستی مەترسی خەڵک لەمەدایە ئێمە دەترسین دیکتاتۆر یەک سەدامەوە بەرهەم دەکاتە یعنی وەڵێ کەماڵی گەلە کاک هێرش فەرموو سەر چاوم ئەوەر ئێمە لەسەر پرسێکێک و کەرکووکەی تو تا ئەژی تا ئێستاش بەو پرسەوانە لایکە تەلەفۆنەکە شکستکەی کاکێرش تەلەفۆنەکەت کسکە بلێهاتە پەرلەمانی کوردستان ئیتر ئێمەش حەزەکەین ئەوەێ بوجە هەموو وڵاتێکەوە بەڵام ئەو مالیکیکە ئەو چێشای دروستکردنی داواکە هەرێمی کوردستان خۆی لای کاتەویسە کە گەرمی دروستکردنی ئێمە پێشوەرگەشم بەناوە حتا کەمچۆ هەریەمەنی بەناو هەموو فەرمانبەرانە ئیتر داواکان مەسەلەی حکوومەتی هەرێمی کوردستان بچێتە بەکای جایکەوە تا دەوڵەتی کوردی ڕابگەێنێ یا کارەکە بەکای ڕێک بکرێتەوە بەڵێ بەداخەوە دەنگی تەلەڤیزیۆنەکەت هەر کەس نەبوو کاک هێرش مەبەستی ئێمەوە بۆ دەنگی تو باش بکە بە هەرحاڵ ئازاد لە شاری سلێمانی کاک ئازاد ئێوارە باش کاکە کار باش ئێوارە باشتر گەلێکی بخێر زۆر سپاس کاکە کار ئەگەر ئەم بەرە خوبدەینە مادە 111 ji دستوری عێراقê بەحث دەکات ku samanê giştî ya xu samanê siruştî mulkê hemî hevwelatiyane bes ez hemî gavat bijim ku ev lîste ku malekî serokatî dike bi nav dewlet el qanûne ez ê bînî mezîntirîn hereşeya nek bû li ser Iraqê bû ser herêma Kurdistanê jî çikî eger bû 117 hatibit herêma Kurdistanê ku 117 nîne derkirina nefaqat siyadî eger danî 108 jî bû cel Bexda û Navras û Başûrê bûye ez nizanim ji bilî hebûna artêşeka pir ew behs ketin modern û ev ne xizmetguzariyekê em bînî hevwelatî şwêrê têne herêma Kurdistanê bi rastî yani dilê însanî puan ve sojitin ev lîste ev bi navê dewletê qanûn lazim e netewênê girtî bête serxet Emerîka pişta xudaya Iraqê pêdiviyê wekî çawa li qanûnê de ku zarok 18 sal nexelas kirbit ev Iraqê dewleteke neşê بەڵێ پێشاوە لە کەرکووکەوە کای پێشاوە فەرموو ئەم کاتە باش کاکار سەر چاومە و کاتێکت وڵا بەنەسەت فرۆشتنی نەوت لە هەرێمی کوردستانەوە بۆ جیهان بەڕاستی بە خەتەرێکی گەورەی دەزانم ئێمە کورد بەڕاستی کێشەی فرۆشتنمان نییە ئێمە چەندین کێشەی ترمان لەگەڵ عێراقەوە چاکترین وایە ئێمە هەرێمی کوردستان لەگەڵ عێراقە
حوار و دانستان بکرێت لەبەر ئەوەی ئێمە کێشەمان نەبووە فرۆشتنی نەوتەنە ئێمە دەبێت کێشەکانمان لەسەر فیدراڵی عێراق تا لەسەر بکرێت پێم وایە جارێتر هەر ئاماژەم پێداوە کاکەکار مەسەلەی مادەی 140 مەزە بودجەی پێشمەرگەیە بودجەی هەرێمی کوردستانە و هەروەها منطقە ناوچەدا بڕاوەکانە ئێمە بەڕاستی خۆمان دەخەڵەتنین نەوت ئەگەر ئێمە نەوتمان هەیە سوودی هەبێ ئەوە بۆ دوو مانگە چێ موچە وەرد بە کەس نەدراوە ئەوە مانگی 4 تەواو بوو هێشتا تەواو نەبووە مانگی 5 ئەوە سبەی دووسە مانگی 5 تەواو هێشتا موچە بە کەس نەدراوە ئەفان فرۆشتنی بەڕاستی من بە قەناعەتی خۆم بۆ گیرفانی چەند کەسێک دەڕوا لەوە زیاتر نییە وەڵا دێنە سەر شاشەی تەلەڤیزیۆن وەڵا ئێمە بەرەو پێشۆنا بەرەو دوا ناچین بەرەو پێشە فەرمووکوانی بودجە بەڵێ ئاسوولە سلێمانی کاکەس فەرموو ئەم کاتە باش کاکەکار سەرچاو مەمە کاتێکت کاکەکار بەڕای من سەربەخۆی ئابووری نایەتە دی ئەگەر سەربەخۆی سیاسی نەبێت ئێمە سەربەخۆی سیاسیمان نییە بەڕای من پێویست ناکات کورد لەم کاتە نەوتی ناوچەی ئۆتۆنۆمی دەربێنێت بەڵکو هەوڵ بات بۆ ئازادکردنی ئەو نۆتەی کە لە کەرکووکە هەیە کە ناوچەیەکی کوردستانیە و حەقی خۆشمانەکە ئەو نۆتە دەربێن ئەو نۆتە بۆ کورد بەکاربێنین و داهاتەکەی وەرگین لەبەرێکەوە لە سابیشتی داهاتی نۆتی عێراق بەرەمێنێت بەڵێ کاکەس تۆش و کاوەڵاتێکی وادارم سەرنجی تو گەیشت بێت بەڕێزان اقتصادی هەرێمی کوردستان حتا ناوچەی جوگرافی باشووری کوردستان بەبێ کەرکۆک پێتان وایە تەکاملە بێ کەرکوک نەبێ وەکو سەرچاوەیەکی زۆر گرنگی نەفت سامانی سروشتی لە هەمان کاتدا لە ڕووی جوگرافیەوە وەکو یەکێک لە شارە دێرینەکانی کوردستانی کە بەپێی هەموو ئەو بەڵگەنامە مێژویانێکە هەیە لە بەردەستدایە حتا گەلێکیان هەیە کە دەوڵەتی عوسمانی کە یەکەم ئەندازیاری دابەشکردنی کوردستانە سەدان ساڵ پێش ئێستا ئیزباتی کوردستانی بوونی کەرکوک کردوتەوە بەبێ کەرکوک کوردستان ئەتوانێت اقتصادێکی باشە بێ ئەتوانێت سەربەخۆی سیاسیە بێ ئەتوانێت لە چارچەوەی باشووری کوردستان فعلەن بەبێ کەرکوکی بتوانێت پێگەیەکی استراتیجیکی باشە بێ کاکێرش لاو لێرەوە کاکە کارچۆنی گەلێک سوپاس پیرس ناوم پیرس نییە کاکێ پیرس هەولێرێ سەرسەران کەرمکە خۆزگەندێک مەجارتان داڵێ گەرەندێک وەی سەرسەرێخوا کەرمکە باوە پێشەکی دەستخۆشتانی دەکەم بەڵێ سوپاس ئەوەی ئەوڕۆ کاتنێکیوان بارزان کردی شتێکی زۆر جوان و گەورەیە لە بۆ حکوومەت لە بۆ ئەوەی کە دەسەرمێن یاسا سەرۆرە لە کوردستان و هیوادار هەموو ئەندام پەرلەمانەکان ڕێز لەو هاتنەی کاتنێکیوان بارزان بگرن چونکە بە شێوەیەکی جوان ڕوونی کردەوە و هیوادارم هیچ جاری دیکەش کەس باسی ئەو لاانانە ناکە چونکە ئەو پەرلەمانی هەموو کوردستانە نەک بێتن نەفت عادی کەسێکە و کەسێک بەڕێوەی دەبا و دەستخۆشیشتان لێ دەکەم گەلێک سوپاس و کەسێکی زۆر بەڕێزیشت زۆر سوپاس بەڵێ محەممەد ئاکرێ کای محەممەد السلام عليكم سەرسەران توزانی شێخانجێک بیرێت نفتێت گەلێک باشێتەی دەڤەرەوەج دەڤەرێکی دەوڵەمەندە بسەمانێن سروشتی کەرمکە أريلا كاكا كر والله دورو بريت ما المخاوطات دوتي وفيرا وسري باكرمان وفيرا وسري صادشان بين أدري نفتنا ليدان بس أجا بين صحتني راح كمان بالخوش كني بالوان بيرا بهنا لكنه وقف نفته بتفروتن بس أري أنجل ويدانية راسي أصواتي شخصيا رأيا من أري أفارد شوه تمزاختن بيشتكشير خير أصلاكي هولاتك ولا حكمة شجارة أماداني ما أس باري حكمة وارجرن برانبر أو باري نوكي نفته برای عزیز بلا نوكي ما دفت أف نفته بردسته ما بلا ما مشروعيت گشت گذاری رفت کتن بلا اوه پاری نوكي نفته عمل ما رفت کتن بلا احتمال بتا جهت کشتکالی بلا ما درفت کارین سر اوان جهاد نیده چونکه نوکا با درفت کار که راستی اف نفته بردسته ما چونکه صبح بهت اف نفته و نام میدن اگر هاتو مگرین بله زور سپاس کاک محمد تماشاوان نجا مثلا نفته دهات نفته بگمان دهات نفته هرما کردستان او پنجی او میلیون برمیل هات که فروتن لهاک بانک از بارم بانک کا ترکیه آیا ترکیه وجی پرسه که گرینگه او همو دیروکا کو ترکا
تورکیا ديال كردا هي ديال كردي باكور هي حتى ديال كردي باشور هي ديال كردي روشعوا هي آیا تورکیا دستك امين جويرك وباري كردان رزق كردان ثروت كردان سامان كردان دناوا دست وادا بيت ديت نوا روجك نايت افجيوكي ورا قازاخت اديب كاربينيت دبي چارچوبيدا تاچان گرنگي حكومت هرم كردستان بلانه كي تكمه بيت بيگومان اف اتفاقات بين دوكيومنت كرن چافدريه كي گشتيان دولتي سر بيت فعلا نفبارد مستقبلي ده هريه كردايا بكردا بزفري تبع تركيا هي چندك دستك امين بديت نوا وحكومت هرم كردستان الين برپرس بملف نفط چوا اتفاق ديال كريا كو فعلا قال جاران جاده دخوازه نافارو كوان اتفاقا بين كشف كان جبركو ترك كرد وديروكا ديرو دريش وان همو افرازين شفين قال دولة وحكومات اكدف اكن تركيا حتى قال ميراد جراوان قال دولة عثمانية هي بيقومان كيم تازور ترسيا حميد لهولي روا او كاتت عم باش دولي بايتكفا سير تشاوم دس خوش بوتوري برنامجات براسي من وكو راي تايبتي خوم سربخوي عبوري بما في رواي خوماني لزانم يعني اوا هنقاله كبرو بستوي عبوري هرمي كردستان بعبوري نو دولتي كانوا بلام براسه بمرزك لناخذها شفاده درزاني او ده هاتفيه ذكريه يعني بفعلي ايما درباز بكري خيراني كوملاتي يعني هنقاض من بدو عدالتي كوملاتي يعني او مرزك يعني ناخذها درزاني او ده هاتف شلون ده بذكريه شفافيه ضروريتيه بيه لاتر برجوندي ولا تاني دور بدر بسابجيله يعني دنيا كانوا متمانه بقرته كايما برامبر بوان نابين بارشه بياني نو متمانه بزابتي شر ايران وتركيا دوله عربيه كام كي اروح برجوندي كومغاني دولتي جر برسابجي يو بشتياني كانوا تبروا دواي دي بتو كيميائي دروس كي بتي هرشله دارو بركه اخذ شنو بهذا مذاكرتي او هريوله برسابجي بزيره يعني هنقالنام برو ديمقراطيه راسكينا كاك جانوا ايما جر زربيني تي ولدان يعني براسي بيك قبول كان لازم زادات سياسي بين يعني برلمان بله ستاله شاري سليماني فرمو انا ليكم صار تشاوم بيز احمد كادك ما قال بود كي تقول طاونه به ملا خزمان دام فرمو طبعا كناكيت كنالا فهم كبيلاني خوي باراستوا بله بيقومان او بابتي امرو بانجيس كدني نيتشفان برزاني بو برلمان بڕواناکەم وەڵامی سەرجەم پەرلەمانتارانی دابێتەوە جا چ جای خەڵکی کوردستان یعنی بێگومان هەرمووی وەڵامێکی یعنی ئەگەر هەموو کەسێکی شارەزە دانیشتا هیچ وەڵامێکی تیانەوە یعنی زیاتر باسی هەموو ئەو داهاتانی نێکرد بۆ تورکیا و پارەکە بۆ کوێ وایە زیاتر جەختی لەسەر ئەو پارەیە کردایە و ئەمە دۆمیشیان یعنی کوردستان ئەگەر سەیرکەی چونکە ئەو ڕەبتە ئەو پەیوەندی لەگەڵ بەغا ما يعني بنية سربخو انه تبني ريبو درو كاك اكاش بله جملتها اما يك دوميشان قناعتي بان كردستان اقل ولاتي كتير ابو بخير وبركات بلان سيرك يبو بنكبتي يعني براستي تو سيرك يعني دو ما نموتي فرمان بران مجي يعني جي زورني قرانيه ولاتي كهمي خزينه همي بله سپاس بۆ سەرنجی تو بێگومان ئەوەی هەرێمی کوردستان لە مەسەلەی سامانی سۆرۆشتی نەک هەرێمی کوردستان پارچەکانی تری کوردستانیش ئەوانش یەکێکە لە سەرچەوەی گرنگەکانی مەسادری تاقا بەڵێ ساڵح لاو لێرەوە باش کاکات باش سەرچاوم هەموو کاتێکت بەڵێ کا ساڵەتە لە بزن کە خۆت کەسکێ زۆر مەمنونتم و فەرموو لە خزمەتدا باشە بەڕێزی کاکەر ئەمە کێشەی ئەوەمان کاکە ئەمە نفتمان نایە نفتمان لەو فرۆش ئەمە دەبانە موچەکەمان لۆ دابیکەن ئەمە وەکو وەزارەتی ناوەخۆ با عەدمان بۆ دابیکەن با کێشەی ئەومان نهێڵن ئیجار و مثلا ئەمە ئێستا کە ئەوەی وەزارەتی ناوەخۆ ئێستا دوو بەشی زیاتر کاک ئەمە کرێچینە یعنی باشە ئەمن 10 ساڵە پۆلیسم باشە تاکەی ئەمن چاوەڕێ ئەو حکومەتەکەم کە عەدەکەم داتێیان شوێنێکی وان بۆ دابین کە ئەمن ناو ئیسرائیلەکەم باشە تەمە یعنی ئەمە نەفتم بۆچی کاکە نەفتی بۆچی دەفرۆشی نەفت بۆ من نییە بۆ دەنابنێ نەفت بۆ سێ بەڕێزانە یعنی سوودی بۆ من نییە بزانم ئەمن بەقناعەتی خۆم ئیمانە بۆ شتە هەنیە ئەسڵەن ئەمن داوا دەکەم لەو حکومەتە کاچ خۆم بەتوەر کێشەکانی ناوی خۆت حەل کە جارێ ئەتوو وەزارەتی ناوەخۆ پێشمەرگە موچێت بۆ زیادکە شوێنی خانی و شتیوانەی بۆ دامیکە ئەو ئەتوەرە بڕۆ نەفت بفرۆشە و بەڵێ کاک خەدر فەرموو بڵێ کاکە دەستخۆشیتان لێ دەکەم متەوەرەکەتان بەڕاستی من ئەمە بە پێشکەوتنێکی زۆر باش دەزانم
زۆر زۆر دەستخۆشی لە سەرۆکی حکوومەت و لە جەنابی سەرۆک کاک مەسعود بەرزانیش دەکەم بەڕاستی شتێکی زۆر زۆر باشە بۆ کوردستان و زۆر دەستخۆشیشیان لێ دەکەم بەڕاستی ئەمە نیشاندانێکە بۆ وەڵامدانەوە کە بۆ دوژمنان ئەو کەدانە نەیارانی کوردن ئەوانەی کە دەیانەوێت قوتی خەڵکی کوردستان ببڕن ئەمە وەڵامدانەوەیکی زۆر زۆر باشە بەڕاستی من وەکو خۆم وەکو زۆر زۆر دەستخۆشیان لێ دەکەم و حتا دواتنشیش لەگەڵیانی بەڵێ کاروان لە ڕێی ڤیدیۆ سکایپەوە فەرموو کای کاروان فەرموو بەڵێ زۆر باشە فەرموو ئەم کاتە باش سەر چاوم سەبارەت بە تەوەرەکەی ئەمڕۆ تەوەرێکی جوانە منەمێ لەسەر ئەم نەوتی یەدەکەی کوردستان قسەکەم بەڵێ کە ئێمە داهاتێکی زۆر نەوت لەژێر زەویەکەمانە هەبێ وازام جارێ زۆر بۆ دەهێنانی کارێکی خراپمان کرد کە فرۆشتمان وازام عەرزەکە کو نییە دابا و لە کیسمام چییە ئەمانتوانی ئەم نەوتە بۆ داهاتوو استفادەی لێ بکەین ئێمە کە لە ساحەبەی عێراقمان هەبێ ئەمانتوانی ئێستا استفادەی لێ بکەین بەلەمان چی بوو لە فرۆشتنەکەی مەسەلەن سەر سا شەستی نەوتی عێراق لە بەسڕایە وەک لە راپۆرتەکە هاتووە بۆچی ئێمە خۆمان دەربین دەخواتی عەرەبی بین جاربا بمایەتەوانێ ئەو کاتی استفادەمان لێ کرد ئەگە بۆ ناحەی دروستبوونی دەوڵەتی کوردیە دەوڵەتی کوردی پێویستی بە مالیە نیە جارێ پێویستی بە دروستکردنی عەقڵی کوردیە پێویستی بەوەیە کە خەڵک ئینتیمای بۆ نیشتمانەکەی هەبێت لە جیاتیەوەی پارەکەمان بینە دەرەوە و بین بە تورکیا و تەوزیعیگەین ئەمە ڕەئی منە نازم لەوانەش ڕاکەم زۆر ڕەئی شەخسی خۆم بەڵێ بێگومان تۆش وەکو هاوڵاتیەکی ئازادی سەرنجی خۆت بڵێ جاسم هەڵەگەلە لە شارە هەولێرەوە بەڵێ کای جاسم لە هەولێر باش کاکان چۆنی باش سەر چاوم گەلێک سوپاس بەڕاستی بەڕێزم ئەو وەکو ڕێی شەخسی خۆم بەڵێ من وەکو تاکێکی ئەو وڵاتە ئەخۆمە برسم کاگرێتی ما بارزانانی کەرێتە پەرلەمان باسی شەفافیەت و ڕووکردنەوەی نەوت بۆ پەرلەمانە بەڕۆژەکان دەکات بەڵام ئایا لێتی ما بارزانی بۆ تاکەرەکانی کە چەند ساڵ عادی دەکرێ و ئێستاچی لەگەڵدا بێ و داهاتی گومرگەکان ئایا ڕۆژێک لە ڕۆژان تەنها بۆ یەک ترکە بۆ یەک ترکەش هاتە لای ئەو ئەندەم بەڕێزانە پەرلەمان یان بۆ خەڵکی کوردستان ڕوو کاتەوە بڵێ ئەو پارە لەوێ بلێمان هەموو سیناریۆیە ئەوە هەموو تەمسیلە ئێمە لە ساڵی 91ەوە زۆر باشار وەزع بووینە هەر کاتێک ئەوانە بکەونە پەلەقاژە هەر کاتێک پیشیان بە خەڵک بێ دەگەڕێنەوە بۆ خەڵک بەڵام لە کە تۆزەکە دەگۆڕێ بە شێوەیەکی ترە پێویستە تاکی کورد زۆر وشیار بی زۆر ئاگاداری لە وەزعەوە هەمووی تەمسیلی سیناریۆیە بەڵێ ئاسۆ لە شاری سلێمانە کاکەسۆ کارم کاتە باش سەر چاو دەستخۆشی لە یەکەم بەداخەوەڵا دیارە زۆربەی ئەوانەی کە سەرۆکی حکومەت کە سەر بە حیزەکەی ئەوان بێ دیارە ئەم سەرۆکە کە ئەمڕۆهات لەوانەیە شتێکی باشە گیان بێ بە خەڵک بەڵام من وای نابینم من خۆم ئەم سەرۆکە و حیزەکەی بەڕاستی بە گەورەترین خەتەرەزان لە سەر هەرێمی کوردستان بۆ ئەمڕۆکە چونکە بۆ هەر ئەمڕۆ زمانی زۆربەی پەرلەمانتارەکان و جگە لە ئەوانەی کە سەر بە حیزەکەی خۆی بوون هەر هەموو ڕخنیان لەم هاتنی لە هەتا ڕختشان لە ئەدای سەرۆکی پەرلەمانیش گر بەڵام بەداخەوە مەشتێکی خەتەرە یعنی هەتا سەرۆکی پەرلەمان هیچ فەرقێکی و جیاوازەیەکی نەبوو لەگەڵ سەرۆک پەرلەمانەکانی جاری پێشوو لە خولەکانی داهاتووە ئەم سەرۆکە هاتووە چی ڕوونکردنەوەیەکی داوە بم خەڵکە یعنی وەکو پێویست هیچ شتێکی پێ نەبووە زۆر بەداخەوە ئێڵم لەوانەیە لە داهاتووشە ئێمە هەمومان خەتەری ئەم سەرۆکۆ حیزبەکەشی بزانین لەسەر ڕنگدانەوەی چۆن ئەبێ لەسەر هەرێمی کوردستان بەم هەموو شتە ناشەفافانەی کە ئێستا وەکو ئەندام پەرلەمانەکان باسییان کرد هەتا ئەمڕۆ وەکو وا بۆ کە مردوویەک بهێن تاڵقین هێن و یەکسەر دەرگای لەسەر داخن و دوایی خوا حافیزەی توانی لە ماڵەکەی خۆشەوەم پەیامە بگەینێ من بە شتێکی خراپ مزانی هیچ شتێکشی پێ نەبوو بۆ خەڵک و سوپاسانەکە دەشتی لە هەولێرەوە باش باڵێ فەرموو تەبیعی تەوەری ئەمڕۆ تەوەرەشی گرنگە پێم وایە ناردنی نەوت بۆ دەرەوە چەند پرەنسیپ و شتێک لە خۆ دەگرێک لەمانە تەبیعی کوردستان دەکەوێتە سەر نەخشەی جیهانی بۆ هۆی ناردنی نەوت وە دووەم ئابوووریەکی سەر بە خۆمان دەبی وەکو کوردستان چیتر پێویست بە مالیکی و بەملا بۆ لا ناکە ئێمە لێ بپارڕێنەوە تاکو موتە و داهاتی حەقی خۆی بدا بە کورد سێم ئێمە هەموو تاکێک خەون بۆ دەبینین کە خاوەنی دەوڵەتی کوردی بین
ئەمە هەنگاوەکی ڕاستەوخۆیە بۆ بوون بە دەوڵەتی کوردی بۆ ئەوەی تریتر چاوەڕێی ئەو وڵاتان نەبین چونکە وڵاتان لێرە بەدواوە چاوەڕێی هیمەتی کورد دەبن چاوەڕێی مووقیفی کورد دەبن بۆیە من دەستخۆشی لە سەرۆکی حکوومەت ڕێزدار کاک نێچیروان بارزانی دەکەم وەکو کارکتەرێکی بەهێز وەکو کارکتەرێکی گەورە توانی ڕۆڵی کورد و گەورەی کورد بسەلمێنی بڵێ ئەگەر عەرەب نەوتی هەیە بەڵێ بەرەزان پرسێکی زۆر گرنگ لێرە دێتە ڕۆژەوە گەلێ جار مەسەلەی دەوڵەتی سەربەخۆ مەسەلەی اقتصادێکی سەربەخۆ مەسەلەی ستاتۆ ئەزمونێکی سەربەخۆ دێتە ڕۆژەوە لەبەر بێگومان خەڵک باسی ئەماکە دەوڵەت چۆن دروستەکرێ ئایا کورد ئێستادا لە باشووری کوردستان بەم پارچە کە لە باشووری کوردستانیش بەرەزان نیوەی باشووری کوردستان ئێستا ناوچە دابڕاوەکان ینی نیوەی باشووری کوردستان لەژێر دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستاندایە لەو کاتەشە لامان کاتە زۆر جار لێرە و لەوێ باسەکەن کە لەو نیوەی باشووری کوردستانیشە دیسان ئەویش دابەش کراوە تا ئێستا وەکو زۆر جار چاودێرەکانان حتا بەرپرسیان حەزباناڵێن لەسەر دوو ئیدارەوە تا زومی سەوز و زومی زەرد لە هەمان کاتدا مەسەلەی نەفت ئەگەر کورد چەند نەفتیا بێ چەند نظام چیە بێ بەڵام ئەگەر ئەم پرسە بەڕایەوە بە نیشتیمانی نەکرێ عقوداتی نەفت ئاشکرانە بێ داهاتەکە ئاشکرانە بێ بە شێوەیەکی جددی و بە شێوەیەکی شەفاف بۆ خەڵک سەرف نەکرێ ئەگەر 100 ئەوەندەی نەفتی تریشە بێ کێ ئیستیفادە لەیەکە بەڵام تاشان گرنگیان پرسەکی نیشتیمانی بێ لە پێناو خزمەتکردنی خەڵک سەرف بکێ ئەو کاتە ئەم وڵاتە چەند پێشەکێ بەڕێوە پشتی بێ ناوبەرێ بەردەوام بێ دووبارە سەڵاو تەماشەوانانی نێژا لەسەر تۆڕی کومەڵاتی عەباس بریفکە دەنویسە بدیتنا من دێ بیتە باشترین ڕێیەکێ بۆ پێشکردنا مەرجەعەیە کوردان چونکە هەتانووکە مەرجەعێمە لە ڕۆژهەڵاتە نەڤینیە لەواز بووە هەروەها تانیا لە کێفێشە نووسەیە کە وەڵڵا هیچ دەستکەوتی وەکو خۆی ئەم سوێندە شەخە بێگومان هیچ دەستکەوت جگە لە نامبرینی هاوڵاتیانی کوردستان نەبێت باشە پێم ناڵێن کوا داهاتی ئەو هەروەها سەفین خدری شەنووسێ فرۆشتنی نەوتی هەرێم دەستکەوتێکی زۆر بۆ گەلی کورد لێ دەکەوێتەوە بەڵێ بەرزان ئێستاش ئەلماس لە وڵاتی ئەڵمانیا لە ڕێی ڤیدیۆ سکایپەوە لەگەڵمانە فەرموو سەر چاوم ڕێزم بۆ جەنابێ هەیە من ئەو کارە بە کارێکی زۆر باشە زانم بەس هیوادارم بە لە ڕێگای شەفافە و میلەت ئیستیفادەی لێ بکە و یەک دووش هیوادارم کورد خۆی بەکەم نەزانێ بەرامبەر بە هیچ کەسێ ئەوە مەڵکی خۆیەتی بە ئازادانە بیفرۆشێ هەم میلەتی کورد ئیستیفادەی لێ بکە لە ڕێی موچەوە لە ڕێی ئەو شتانەوە کە ئێستا کە بڵێن موچە زۆر تەئسیری لە هاوڵاتیان کردووە ئەوە یەک دووش هیوادارم خزمەتگوزاری معمەلی گەورە بکرێتەوە وەکو جاران بۆی هاوڵاتیان خزمەت بکەن ئیش بکەن کات بێکار نەبێ بەڵێ سپاس بۆ تۆش کێمان لەگەلە ئەحمەد لە شاری هەولێر کاک ئەحمەد کاتت باش سەر چاوم باشی حواڵت زۆر سپاس فەرموو والله بە هەوەی داهاتی نەفت و ئەوانە ئێمە وەکو کورد هیچ سوودێکمان لە داهاتی نەفت وەرنەگرتووە تا ئێستا نەفت هەبێت نەبێت بڕوا نەڕوا بۆ ئێمە لە ئێستا بە دواوە پێت وایە سوود لێ وەرەگرێ ئێمە بە خودای ماتاکو ئەسابرێ و دووشی زۆربی زەحمەتە سوود لێ وەربگرین بەڵام ئەم دۆ حیزبەش خەڵک دەنگی بوو داوە دەرەنجامی ڕای خەڵکن تەناگە ڕای خەڵکن خۆ ئێمە پێشمەرکەین خۆمان پێشمەرکەین دوو مانگەم موچەمان وەرنەگرتووە یعنی چی نەفت بڕوا نەڕۆ بە ئێمە چی یعنی وەچی ئێمە لە برسان ئاچی لە کرێکاری ئێساوا لە کرێکاریاتیمەوە دوو دەقەیە لە کرێکاریاتیمەوە ینی ماقولە من ینی کابرا پێشمەرکەین و بچی کرێکاری بکە و نازانم چی بکە ینی بەڕاستی ینی داوا لە سەرۆکی حکوومەتەکەم بەڕاستی ینی ڕۆیکردنەوەی باشتر بداتەوە خەڵکە ینی بزاهی بشەفافەتری ئەو هەبوونەوە تا ئەڕوا هەموو داهاتە هەیە هەموو ینی بەڕاستی کەس نازانێ ینی چی لێ بۆ کوێ با بەڵێ هزاران تەواجودی هزاران کۆمپانی وڵاتان بەڕێزان تەواجودی نزیکەی 20 کۆنسۆڵخانەی وڵاتە پێشکەوتەکان لە هەولێر لە هەرێمی کوردستان بێگومان تەواجودی نزام دووەم پێم وایە دووەم ئەگەر هەڵە نەبم دووەم احتیاتی غاز و سەرۆشتی لەسەر مستوای هەموو دنیام هەرێمە هەیە بێجگە ئەو هەموو نەفتە پێتەوە نایە هەیکەر ئەم هەموویانە ئەم هەموو مەسادەرە اقتصادیە بە قووەتانە بە شێوەیەکی باش بە شێوەیەکی پلان بوو داڕێژراوە لە پێناو پێشخستنی هەرێمی کوردستان و نەیەلانی بەتاڵەت و خزمەتکردنی خەڵکی کوردستان بەکاربێنرێ
پێتانای ئەم هەرێمە لە ئێستا و شەو قەیرانامێ بوو نمونە ئەڵێن فلان وڵات هزاران کۆمپانی لە هەرێم هەیە ئەم وڵاتە بە چەند ملیار دلار ساڵانە قازانجەکە ئەن ئالۆگۆرکردنی ئابوووریە لە کاتێکە لە هەرێمی کوردستان موچەنێت فەرمو هەموو خەڵک ئەم پێشمەرگای چێکێرەکاری خەڵک لە خانووی بەکرێت دەرئەکرێت چێتە سەرجادە ماڵ و نوینی فڕێ ئەدرێت ئاچێت لە شوێنێکە نیشتەجێبێکە ئەسڵەن شوێنی مرۆڤ نییە ئەنی پێتانایەکەرەوە هەموو مەسادەرانە بە شێوەیەکی منطقی و لە چارچێوەی پلانێکی خزمەتکردنی گشتی خەڵکی کوردستان بەکاربێنرێ خەڵک بەم شێوەیە ئەژی نەتوانێت دوو مانگە بەرگەی بێموچێ بگرێ سیروان لە دوکانەوە فەرموو باس کاکەکەجان سەر چاوم چاوت ماز دەکەم باشی زۆر سپاس خۆشی لە جەناوی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزان نێچیڤان بەرزانی یەکەم بەڕاستی کاک دەستکەوتێکی زۆر مێژی بەقەر شۆڕشێکی گەورە ئەم بۆ ڕێی نەوتە کە ڕاستراوەوە ئابوورێتی سربەخۆی بۆ تاک بە تاچیان میلەتە بەس کاکەجان من پێم سەیرێ هێندە خەڵک بەداخەوە دەڵێن ئەمە دەستکەوت نییە بۆ میلەت دەستکەوتە بۆ مناڵانی داهاتووی کە لە دو جیلی ئێمە شەودێن بەڕاستی گەورەترین سەرکەوتنی بەدەستێناوە کاکەکار بەس بەداخەوە هێندێک خەڵکی نەیار بەڵام کاک سیروان ئەو خەڵکە وەش خەڵکاریمی کوردستانن ئەوش کوردن حەقی خۆیانە بە سامان خۆیان بپرسن کاکە ڕێزمایە بۆیان بەڵام بەداخەوەی زیاتر نێچیروان بەرزانی پێویستی بەوەی چیەکە بۆ خۆی بفرۆشێت بەڵام لە پێناو میلەت ئەوە چ سەرکەوتنێشە هەموو ئەوروپا احترافی پێ کردووە باعێکی وەکو حیزب هەیە لە کوردستان من ناوێن ناڵم کاکەکار بەڵام حیزبەیەکی کە لەسەر دەستی خۆیان نییە ئامادە نیە احترافیەکەم بەڵام ئەو حیزبانە هەر خۆیان با بڵێن چ دەڵێن با بڵێن بەڵام سەرکەوتن هەر بۆ بنەماڵەی بارزانیە و بڕوا بکە ئەگەر ئەو دەستکەوتە میلەتی کورد دەوڵەتی بەدەست بێ لەسەر دەست بەڵێ بەرەزان ئێمە ڕێز لە سەرنج بۆ بیرۆ بچنە جیاوازەکانتان نەگرین لە هەموو بیرۆ بچنە جیاوازەکانتان ئێمە پێمان باشە بەرسیڤێکتریش بدان بەڵام ئەو بەرسەدانە لە چارچوەی شکاندن و کۆمەڵێک مستەلاحانی نەبێ بەرامبەر خەڵک بچوون ئەم کەبەرە بچوونە بە ئازادی سەرنجی خۆی نیشاندا ئینتیمای خۆی بۆ لایەنێکە بۆ بنەماڵێ توی بەڕێزیش لە هەر ئینتیمایەکێتر هەر ئاین و نەتەوە و بیشونەکەێتە ئازادن سەرنجی خۆتان نیشاندان بەڵام بە کۆمەڵی مستەلا بەکار نەدرێت کایە بەڵێ عوسمان مەلەگەلەکە عوسمان سۆری باش کاکە سەر چاوم بەخۆشی بەناوەکە لێ دەکەم بەڵێ من لە خزمەتە وڵی کاکە کار ناسام ئەمە لە لۆتیەکەوە یعنی چەند کەسێک مستەفیدن ئەمە هەموو خەڵک مستەفید نییە لەو داهاتە داهات زۆر بووە بەڵام کەسانێک مستەفید بوون کەس هەند وەکو لە هەولێری زمانی هەولێری دەرێ هەندە خەنی بووە هەندە گەنی بووە بەڕاستی ئەوە یعنی لۆیە ئەمن هیچ نازم هیچ ئەمەل و هیوایەکم نییە هەر وەکو پێشان دەبیت چەند ساڵی شەخەرک هاوار دەکات چەند ساڵە خەرک ینی گلەی و گازاندەوە هەموو شتەکان ڕوو کرایتوە لە بۆ سەروی لە بۆ سەرکردایەتی کورد ینی چەند کەسێک مستەفیدن ئەوی دیکە مستەفید نییە بەعام هەموو خەڵک وەکو ئەوە تەزوی دارێ ئەوانەی کە مستەشار و زاش و بەفێ قەزبی دارێ یەکەم کەس ئەوانە مستەفید دەبن ئەوی پێوەماندی بۆ پێشمەرگایەتی کردێ بەخوای ئەوە سوێنی ئەوە ناگری ئەوە لەم وەکرە ئیتر زۆر سپاس بەڵێ پەخشان لە شاری سلێمانی بەڵێ پەخشان فەرموو ئێوارە باش کاکات سەر چاوم باشتر کاکاجان نسبەت نەوتی هەرێمەوە کە نسبەت بارزانی و قسەی لەسەر کرد و ئەمڕۆ بەڕاستی میلەتە نازانم چی ئەوێت بۆچی تا ئێستا دیان بەشتە ڕاستەکانە نانێن ئایا چیتر وەکو ئەوان خۆی هیلاگەکە لە پێناوی ئەم کوردستانە و ئەم میلەتەیە چیتریان هاتۆ بۆ مالکی ئاواکە لە کورد و ئەو هەموو قساکە کیان هەستاوە بڵێ ئێمەشان بەشانی کاک مەسعودیان نێجیبان بارزانی هیچیان چۆتە پاڵەوان و قسەیەکی کردووە بەرامبەر مالکی باشە میلەتە چیانە بەڵام پاشان خان تۆ کاوڵاتێکی ئەم نیشتیمانە بۆت هەیە ئەم داهاتە بزانی بۆچێ ئەڕوا و چۆن سەرفەکرێ ئایا تو تا ئێستا شەزانی ئەم داهاتە چۆن سەرفەکرێ کاکاجیان لەگەڵتان بەڵام آخر سەیری کە باشە ئەوان چی ناکەن ئەی ئەم موچەی ئەم فەرمانبەرانە چەند فەرمانبەرمان هەیە چەند قسمان هەیە ئەی موچەکە ئەو تا لە پێناوی ئەم میلەتەیە و ئەوە کات و ئەوە تا یعنی ئەڵێ هەرچی بێ بەرانگاربوونەوەکەین و ئەمە گوێ ناین بە قسەی مالکی و ئەچین نەوتی خۆمان فرۆشی بۆی موچە دابینکەین ماشە من فەرمانبەر نیم بەڵام ئەی فەرمانبەرەکان بوون کە مزاهرەکەن سەجادە ئەی بوون ناجارە سپاسیان بۆ نانێرن کە خوای هیراگە لە پێناوی بەڵێ بێگومان بەرپرساراتی لە پێناو خزمەتی خەڵکە سەرکردە و سەرۆکی حزبەکان سەرۆکی پارلەمان سەرۆکی حکوومەت هەر کەسێک پێگەیەک هەیە بەم پێگەیە لەسەر حسابیان ملەتایە خۆیان پێگەی هەر لەخۆیەوە بوون هاتووە لە ماڵەوە خەوتو بێ و هەموو شتێکی هاتوبێتە بەردەست ئەمە لە پێناو ملەتەکە بەوە لە پێناو ماندیبوونی خۆش هەیە کە ئیرادەیەکی وا بۆ جارێ ببێتە بەرپرس ئەگە بەرپرساتەکە چ لە پێناو خزمەتی گشتی دەبێت چ دەبێت پێناو بەرژەوەندی تایبەت دەبێت ئەرکی بەرپرسەکانە خزمەتی خەڵک بکەن ئەمە بە کورت و کورمانجی بڵێ عەبدوڵڵا لە چەمچە ماڵەوە ئەم کاتت باش بە قوربان کاک سەرتیب ئان عەبدوڵڵا
چاوەکەمی وەزت باشە سەر چاوم فەرموو تەوەری ئەمڕۆمان لەسەر چییە؟ تەوەری ئەمڕۆمان لەسەر نەفتە. نەوت هەمومان ئەزانین اقتصادێکی سیاسی زۆر گەورەیە لە هەموو دنیادا وڵاتە زێرهێزەکان کە هەموو دنیایاندا بەش کردووە لە پێناوی بەرژەوەندی سیاسی و اقتصادەکانی خۆیان یەکێ لەو اقتصادیش نەوتەوە کارتێکی گەورەیە. ئێمەش ئەگەر بەرپرسان و حکوومەتی هەرێم ئینشەڵا لەم پرۆژە سیاسی اقتصادیە سەرکەوتوو بن هیوادارم داهاتەکەی لە دەستێکی ئەمین و نەزی و پاکا بێ لە خزمەتی حیزب و مەکتەبی سیاسی و نەوشە و باغەزەیتون و معمەلی چیمەنتۆ و وتێلی پێنجەسێرە و بازاڕی نیشتیمان بەکاری نهێنن لە پێناوی ئەمنی قەومی میلەتی کورد و کوردستان و ئاوەدانکردەوەی کوردستان و بەرگشتی هەموو میلەتی کورد بەرەو خۆشگوزەرانی و شادی و کامەرانی بۆ ئەوەی ببن بە میلەتێکی دوا ڕۆژ خاوەن چیان و ئەمنی قەومی خۆمان لە سای اقتصاد و نەوت و داهاتەکەی هیوادارم بە یەک چاوسەیری کوردستان بکرێ ئەو حکوومەتە باوکو هەمی میلەتی کوردێ چۆن حەز لە خۆشگوزەرانی و شادی خۆیان دەکەن پێش خۆیان ئەبێ هەز بە برسێتی و هەژاری میلەتەکەیان بکەن و داهاتەکەیان لە بەڵێ ئاسوو لە کەرکووکەوە ئەم کاتت باش برم سەر چاوم براکەم دەستخۆشی لە سەرۆکی هەرێمەکەم بۆ ئەو تەوەرەی ئەمڕۆ کە بڕیاریاندا بۆ ئابووری سەربەخۆیی و بۆ فرۆشتنی بریاری ناو دەمێکە دراوە بەڵێ بۆ مەسەلەی با بڵێن سەربەخۆیی ئابووری کە ئەمڕۆ کاک نەچیروان ڕایگەیان لە پەرلەمانەوە بەس یەک پرسیارێکمە لێرە بەڵێ ئایا ئەو نەوتەی کەرکووک ئەو نەوتەی کەرکووک کە دەفرۆشرێ ئەویان لەبیر نەچێت ئەو بەشەیە بۆ چۆڕە کتێبیەوەیان کردویان بەس کەرکووک نفتی کەرکووی بێگومان ئەو هەموو کەسێک کە زانێ بەپێی ئەو تایبەتمەندانی ئەو بوارە نفتی هەرێمی کوردستان بەبێ نفتی کەرکووک کە ئەویش هەرێمی کوردستانە کە لە ئێستا ڕەوشێکی تایبەت هەیە بێگومان ئەوکو پێویست نابێت لەبەرەوە کەرکووک سەرچاوەیەکی گرنگی نفتی هەیە بەڵێ مەقسەدمان لەوەی بۆ مەسەلەی بودجە و شتی وە ئەڕوا کەرکووک ئەڕوا لەرەی بۆری بەندەری جەیهانەوە ئەڕوا بۆ تورکیا لە فرۆشێت زۆر دەمێک ئەڕوا بەدەیان ساڵا ڕێی کردوانم دەڕوات مەقسەدم لەوەی بەشی با بڵێن کەرکووکیش کوردستانە بەڵێ بەڵام چلکەین و ئەوان نەوتەکە بخۆن ئەویان چۆن دەبێت ئیتر ئەوان بەرپرسەکان نەزانن بەڕێزم ئەوان بەرپرسەکان نەزانن کە چۆن تەعامل لەگەڵ ئەو کەیسەوە ئەو مەلەفە بکەن بە تایبەتی کەرکووی مادەی 140 نازانم چی ئیتر ئەوە لەگەڵ لەسەر ئەوان هیوادارم سەرنجی تۆ بۆ ئەوان گەشت بێت بەڵێ بەڵێ بەرزان لەسەر تۆری کومەڵاتی سەلیم ناڤشکی دنویسە ئەگەر بدروستی و دلسوزانە بێتە ئیستیغلال کرێن ji بۆ خزمەتە گەل و وڵاتی دەستکەفتێن ئێکجار مەزندایمی تەوەراندا سیاسی ئابووری جڤاکی پەروەردی کومەڵاتی زانستی تاهاتە داویە دێ پەیدا بیت هەروەها کۆردە بێ حەلەکان بەم ناوە ئەنووسێ دەستخۆش سوپاس ئەڵێ نەوتی کورد بۆ بەرپرسەکان تا ئێستا ملەت چ سوودێکی بینیوە وەکو پرسیار ئەڵێ کەواتە لە ئێستادا بە دووە هەمان سوود دەبێ ئانی بە دوای هەمان لەمە و بەدووە هەمان سوود دەبێ هەروەها ڕوویا هەڵەبچەی شەنووسێ کاکە ئەگەر بەڕاستی لەوانەیە دەستکەوتەکەی جەنگی جیهانی سیان بێت چونکە هیچ باشێکمان لە هەرێمە بەغدا نەدی هیوادارم خوددا ئەوێک بەم ئاگرە نەوتەدا بکە بەڵێ ئەمە ناوت وەکو ئاگرێکێش و پێێنێ بەڵێ تەماشەوانە نیجا پێشتر نەفت دەردێک بە بۆ کوردان نفتا کوردان نفتا کوردان ژاری ڕژەمێن داگیرکرد بە داهاتە فرۆتونە دەدابچەکی کیمیایی و چەکی ناپاڵم و کورداندا کورد پێ دەکوشتن نها نفتا کوردان کوربخوا بەرهەمتینن ئایا دەوێت دوی چارچوویدا هەیە چەندێک کورد فعلەن دیوان دەردێن بەرێ دەرمانکەن نفتا کوردان دێکینە دەرمانێکی هەموو برینان پێچارەسەرکەن وی وڵاتی پێوادانکەن وی خەلکی پێترکەن بەڕێزان یەکێک لە دروشمەزەقەکان بێگومان لە کاتی پرۆپاگاندای هەڵبژاردنەکانی ساڵی ڕابردووی پەرلەمانی کوردستان بۆ خۆلی چاران ئەحزاب های بۆ نەفت پرسی نەفت یەکێک لە دروشمەزەقەکان بۆ نمونە حەزبێک هەبوو وتی ئەگەر ئێمە دەربچین و ئێمە نەزانچی ئێمە بەشێک لە داهاتی نەفت بۆ تاک بە تاکی ئەم هەوڵاتیانە ماڵ بە ماڵی ئەم وڵاتە دابینەکەین لایەنێکی تریش هەبوو ئایوت ئەگەر ئێمە دەربچین دەنگ بە ئێمە بدەن ئێمە مەلەفی نەفت هەموو خەلفیەکانی مەلەفی نەفت هەموو کەشف ئەەکەین و ئەەکەینە پرۆسەیەکی نیشتیمانی هەموو داهاتە کەشەفەکەین فەرمونون یەکێک لەو حزبانە ئەبێ بە سەرۆکی حکوومەت یەکێکی تریش سەرۆکی پارلەمانی کوردستانە بابزانە خەلکی کوردستان لە مەودا چیە بێ کە تا ئێستا ئەمە 200 شتێک ڕۆژە دەرباز بۆ بێگومان نازانم دەستکەوتە بۆ ئێوازان بڵێ هێمە لە شاری سلێمانی کاکێمە فەرمۆ کاگەکانم کاتەوە باش سەر چاوە مام و کاتێکێت زۆر سپاس تەوەرەکەت زۆر جوانە وڵای حەزەکەم لەسەر تەوەرەکەت قسە بکەم بەڵێ 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 فەرمۆ خۆی نەوت لە کوردستانە هەیە پێویست بە مجامەلە و شت ناکە نەوتێکی زۆر هەیە
و گەڕان بە دوای نەوت تا شتێکی زۆر باشە و دەرهێنانی نەوت شتێکی باشترە و ڕەوانەکردنیشی بۆ دەرەوە هەر شتێکی زۆر باشە بۆ فرۆشتنیشی هەر شتێکی زۆر باشە بەڵام کێشەکە ئەوەیە ئاکاجان ئێستا ئەم نەوتەی کە لە تورکیا فرۆشاوە نازانم ملیۆنێک و چەندەیە ئەمە زانی وەکو چی وایە وەکو وایە تۆ یعنی کێشەکەەوەی داهاتەکە دیاریە تۆ ئێستا بۆ نمونە سارێکە تێ ئەی فرۆشی خێرا بۆ نمونەیەک سەر پارەکە وەرەگری ینی ڕاستەوخۆ پێویستە ئەم نەوتی کە فرۆشراوە ینی پارەکە دیار بێ ینی ئێستا بۆ نموناڵە لە بانکێکە لە تورکیا ئەم بانکە لە شوێیە بۆ نمونە لە چ کوچەیەکە لە چ کۆڵانێکە لە چ بازارێکە لە تورکیا بۆ نمونە ینی پێویستە شتەکە شەفاف بێت بۆی خەڵک بەرچاوڕوونی هەیە بۆی خەڵک چۆن ئەڵێ این حکومەتەکە بە حکومەتی خۆی بزانێ حکومەتەکە بە حکومەتی شەفافی خۆی بزانێ من هەرەوە نەمە بڕێز هێمە سەراوی قبولکەم سپاسانەکەم بەڵێ بەڕێ سەراوی سپاس بۆ تۆ کێمانە گەلە کاک ئاراس فەرموو بەڕێزم کاتەوە باش سەر چاوم دەستخۆشی بەرنامە جوانەکەتان لێکەم سپاس بۆ تۆ کاکە گیان باسی نەوتی چیەکەن نەوت هەمووی بۆ مەسوول و کوڕە مەسوولە بۆ بەنزینی ئۆتۆمۆبیلی مەسوول و کوڕە مەسوولەکانە ئیتر فەقیر ئەخر بە قوربان ئەم نەفتە زۆر زۆرە بەشی ساڵ و نیوەی هەموو دنیاکە قابلەوە کۆتوانێ کاکە گیان فەقیر لە دوورۆ سێرەکە و خەڵکی گەرمیان بەڵێ هەموو 600 تەنکردنەوتی ڕۆژ لە مەرزی پەرێزخانەوە لە کەلارەوە ڕاتە ناو ئێرانەوە باشە داهاتی ئەو مەرزە چی لێ باشە ئەو نەوتە بۆ کێیە بەڵێ بڕۆ سێری ناو مەرزی پەرێزخان کە چاڵی وای تایە سیارە بە گێڕی قورسیایە دەرەچێت باشە بۆ چارەسەری ناکەن پارەکەی بۆ کێ ڕوا بۆ گیرفانی کێیە هەمووی بۆ مەسوول و کوڕە مەسوولە ئیتر خەڵکی کوردستانی چی و کوردایەتی چی ئێمڕۆ هەمووی پارەیە کەس بۆ کوردایەتی نایکا و درۆکەن هیچ کامیان ڕاست ناکەن وەڵڵی نایەکێتی و نەپا ببورە بەڵێ بەرەزان کاک ئیسماعیل ئیسماعیل لە کەرکووکەوە سلام علیکم عەلەیکوم ئەسەلام تون باشی ئاگە گیان گەلێک سوپاس ئەوە بابەتەکە ئەمڕۆ چییە بەزامەت لەسەر کەرکووکە لەسەر نەفتە نەفت ببورن لە بەرەوە کەرکووی بەرەزان لەسەر دەریای ڕەشایی تر وەڵا کاکە گیان نەوتی هەرێم سەرمایەکی زۆرە بەڵام کێشەیەکی گەلە زۆریشی لەسەرە واکو چی کێشێکە وەڵی کێشەی عێراق و کێشەی کوردستان بەدا عەفوەن ئەم کێشەیەکی گەورەی بۆ کوردستان تایتا جدا نەکراوەتەوە بەشی عێراق بەش بەڵێ بەداخەوە دیارە پەیوەندێکی پچەران بەرەزە بەڵێ بەرزان ئەمە پرسی نەفتی هەرێمی کوردستان ئەم نەفتە تا چەند پرسێکە بە نیشتیمانی کراوە ئەگەر بە نیشتیمانی نەکرێت تا چەند تەسیرێکی نێگەتیڤ هەیە لەسەر مستەقبەل و ژێرخانی ئابووری ئەم هەرێمە ڕاکێشانی بۆڕی نەفتەکان بۆ وڵاتی تورکیا لە فرۆشتن بۆ بازارەکانی جیهان بەشداریکردنی هەرێمی کوردستان بۆ دابینکردنی تاقە لە بازارەکانی جیهان ئەمە تا چەند دەستکەوتێکی گرنگە لەم چارچەوەیە لە بێگومان لە ئێستاشدا زۆر مەسادری تاقەی تر لە کوردستانایە ئێمە هیوادارین ئەو پرسانی وڵاتیان هەرێمی کوردستان بڵایەنە پەیوەنددارانکردن گەیشت بێ ئەم نەفتە گەلو چۆن تەعامل لە گەلەکرێ داهاتەکەی بچێ ئەروە بۆ ئەگەر داهاتێکی سەر بکە پێتانۆیە کرێکی ئەمێنێ پێتانۆیە فەقیر و هەژار ئەمێنێ بێگومان فەقیر و هەژار بەیشێ بنبەر ناکرێ بەڵام بەم ڕێژە زۆرەیە کە لە کوردستانە زۆرجە لە راپۆرتەکانمان لە زاخ و تا نازانم خانەقین لەوێ خەڵکی فرادرێتە سەرجادە پارەنیە و هەموو شتێک وەزەکە خراپە و ئەو هەموو کۆمپانیا و هەموو داهاتەکانی تر ئەگەر مەسادری تاقە و مەسادری داهات هەموو بە شێوەیەک بخەڵی سەر بکە پێتانۆیە ڕەوشی کوردستان چیرە دێت ئەمە ویدارین سەرنجاوین خەڵکی کوردستانی بۆ ئالین پەیوەندی دەرگاشتی بی تایبەتی ئەوێک و تەعاملێ بە پرسا نەفتێ بەدەکەن گەل و نەفتا کوردان و بە دەستی کوردان تێتە بەرهەم ئانین هەیە چەندێ دەبیتە دەرمانێک بۆ چارەسەرکردنا دەردەنگ کوردان یانجی وەکو جاران بە ئاوایەکی دی بە ئاوایەکی نافخۆی نەفتا کوردان جارێکە دن بە ئاوەیەکی دی دەبیتە بەڵایەک و دەردەی بە کوردان چاوەل بەریانها هەمی گەڤاژە ئالیە ڕژێمێن داگیرکە تاتە فرۆتن و بنا پاڵم و تەیارە و کێمیادا سەرێ کوردادا بەهەرحاڵە سیویدارم سەرنجاوە بۆ ئالیان پەیوەندی دەرگەشتە بە کۆسامان و وی نیشتیمانی چاوبێتە تەرخانکردن و بۆ خزمەتکردنەوەیان خەڵکی کوردستانە بێگومان بە هەموو بچوونان بە حتا سوبێ هەر فێری جاردن خزمەتەوەتین ئێوار باش